بۆ جارێکی تر فەرمانبەرانی گرێبەست لە شاری هەولێر گربوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا. فەرمانبەرانی گرێبەست دەڵێن لە 5 ساڵ بۆ نزیک بە 15 ساڵ خزمەتیان هەیە و گرێبەستن، بەڵام تاکو ئێستا نەکراون بە هەمیشەیی. فەرمانبەرێکی گرێبەستیش دەڵێت ئەو کەسانەی دوای من گرێبەستیان بۆ کراون بە هەمیشەیی، بەڵام نازانم هۆکار چییە کە من ناکرێن بە هەمیشەیی. نزیکەی 18 ساڵە لە پاش سامی عەبدوڕاحمان داوام دەکەم، هەتاکو ئێستا گرێبەستم نەبوویمە هەمیشەی، هەتاکو ئەو دەقەی بەبێ پچڕانیش لەو پارکەی داوام کردیە کە خزمەتی ئەو دار و گر و فریساندن و ئیدی ئاودان و ئەو شتانە دەکەین لێندە. ئەمە وەکو باقاوان لێن دەرم 18 ساڵی ڕێکە. سەلەم برادەری خۆم هەبووە بەدەستی خۆم هیناتم لێرە کردیتمە گرێبەست، ئێستا چەند ساڵەکە پێشە من ڕسمیە. ئیدی من نازانم 18 ساڵە لۆ نەبیم ڕسمی، نازانم یعنی ڕوو لە چێن دەرکەم. فەرمانبەرانی گرێبەست داوا لە بەڕێستان دەکەین بە زووترین کات ئەو بابەتەی ئێمە بکرێتە بەرنامەی کار لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و بڕیار لەسەر چارەنووسمان بدرێ، چیتر لە چاوەڕوانیدا نەبین. جەنابتان داوای داتای نوێتان کردو بە فۆرمێک هەموو زانیاریەکان کۆکرایەوە و بە هەموو جۆرەکانی گرێبەست، ئاسایی، پەرەپێدان، داهات، پێشینەی بەردەوام لە ئێستادا بە داتای نوێ ئامادە کراوە و هەموو شت تەواو بووە. بۆیە داوا دەکەین بە زووترین کات کاری لەسەر بکرێت و چیتر تەخیر نەکرێت. یەک لەوانم کە 10 ساڵە گرێبەستم، ئێمە کە دامەزرێن بە شێوەیەک گرێبەست بڕیار وا دوای 3 ساڵ بکرێن بە هەمیشەیی، بەڵام بەهۆی قەیرانی ئیدارەی 2015 ئەم بڕیارە جێبەجێ نەکرا. ئەمڕۆژ داوا دەکەین لە سەرۆکی حکوومەت ئەم مافۆمان بۆ بگەڕێنەوە. بەڕاستی ئێستا ئەمە وەک وایە کە تووشی نەخۆشی نەفسی بین لەگەر یعنی بەموچەیەکی کەم و دەوامێکی زۆر. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت فەرمانبەرانی گرێبەست مافی خۆیان نەدا بمەزرێن. دەشڵێن چەندین جاریاداشتمان داوەتە حکوومەت با ڕێگەی دەستەی سەرۆکایەتی، بەڵام هیچ وەڵامێکیان بۆ ئەم پرسانە پێ نەبووە. ساڵانە لە ناو یاسای بودجە ڕێژەی فەرمانبەری گرێبەست دیاری دەکرێت کە ئەو ڕێژەیە حکوومەت دەیانکاتە هەمیشەی، بەڵام لە 2013 چونکە یاسای بودجە ناتۆتە پەرلەمانی کوردستان و نەبووتە یاسا، ئەمە وای کردووە کە فەرمانبەری گرێبەست دانەمەزرێن. ئەمەش پێشێلکاریە بەرامبەر بە فەرمانبەران، حکوومەت ئەرکیان دەخاتە سەرشان بێ ئەوەی هیچ مافێکیان پێ بدات. فەرمانبەرانی گرێبەست و مامۆستانی وانەبێژ و دەرچووە یەکەمەکانی سەر ئاستی زانکۆ و پەیمانگەکان چەندین جار گردبوونەوەی ناڕزایەتیان ئەنجام داوە، بەڵام حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هیچ وەڵام و ڕێگەچارەیەکیان بۆ ئەم پرسانە پێ نەبووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.